نزیکەی 5 مانگا پەرلەمانی کوردستان پەخراوە و هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. بۆ کاراکردنەوەی پەرلەمانیش سەرۆکی هەرحەڤا فراکسیۆنەکەی پەرلەمان کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و داوایان کرد پەرلەمان کارا بکرێتەوە. بڕیارە هەفتەی داهاتوو سەرۆکی سەرجەم فراکسیۆنەکان جارێکی تر کۆ ببنەوە. بژاردەکان هەموو بژاردەی خیاری مەدەنین کە پەرلەمانتاران ڕۆڵیان هەبێ هیچ کامێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ڕازی نین بەم دۆخەی ئێستای کە پەرلەمانی کوردستانی تێکەوتووە ئەبێ ئێمە فشار لەسەر حیزبەکانمان دروستکەین بۆی کۆتایی بەم دۆخە نەخوازراو بێنرێت. هەرچەندە بەشێک لە سەرۆکی فراکسیۆنەکان وتیان بڕیاریان داوا قسە بۆ دەستگەکانی ڕاگەیاندن نەکەن، بەڵام سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کە تاکە ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمان وتی خەڵک لە چاوەڕوانی و دەرکردنی بڕیارەکانی حکوومەت با شێوەی تاگلایەنە ماندوو بووە. ئێمە لەگەڵ ئەوەدا ئەوڕۆکە لە کەش و هەوایەکی دوور لە قسەی زبر و تەجریحکردنی یەکتر کۆبوونەوەکە بەڕێوە چوو، بەڵام گرنگ بەرەنجامە. بەرەنجامەکەش ئەوە بووکەوە ئێمە زیاتر داکۆشیمان کرد باە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان لە ئایندەیەکی زۆر نزیکدا. سەقفی زەمەنیمان دیاریکردا بۆ حیزبەکان بۆ ئەوەی چیتر لە کوردستان بەڕاستی یاری بە شارەنووسی خەڵکەوە نەکرێت. پێش دەستپێکردنی کۆبوونەوەی سەرجەم فراکسیۆنەکان هەر چوار فراکسیۆنەکانی گۆڕان یەکێتی یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی بەجیا کۆبوونەوە و بڕیاریاندا لەم هەفتەیەدا پەرلەمان کارا بکرێتەوە. دەنا مان دەگرن، بەڵام دوای کۆبوونەوەکە بۆچوونیان گۆڕا و بژاردەی مانگرتنیان بۆ دوای کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەی داهاتوو هەڵپەسارد. کۆبوونەوەکەی ئەمڕۆ لەسەر بەگەڵخستنەوەی و کاراکردنەوەی پەرلەمان بوو. بەڕاستی من بڕوام وایە بە شێوازێکی زۆر ئیجابیانە گفتوگۆ کرا و ئەگەر بەو شێوەیە پێشتر گفتوگۆ کرا ڕەگەر نەگەیشتناتە ئەم قەیرانەی کە ئێستا بەڵێ تەفەهومێک هەبوو زۆر متتەفقین لە یەکتریشەوە تەنانەت لەسەر ناوەڕۆکی بەلاغەکە 100% لەگەڵ یەکترا بوو. پەرلەمانی کوردستان لە 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە بەهۆی ناکۆکی سیاسی پەخراوە و تا ئێستا ئاسۆی ئاساییکردنەوەی پەرلەمان دیار نییە، چونکە لایەنەکان پێداگری دەکەن لەسەر داواکاریەکانیان بە تایبەتی پارتی کە داوا دەکات دەستەی سەرۆکایەتی پەرلەمان گۆڕانکاری تێدا بکرێت و بزوتنەوەی گۆڕانیش ڕەتی دەکاتەوە. یەرشقادری NRT هەولێر.